بینەرانی بەڕێز خۆشەویستانم مەم کاتتان باش بە خوشحاڵ و لاڵقەم جارێ پرۆگرامەکەمانە بێوە شادەبمەوە بە گفتوگۆکردن لەسەر پرس و بابەتێکی دیکە. لاڵقەم جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەین لەسەر تێپەڕبوونی 66 ساڵ بەسەر دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستاندا. ئێمە لەم بەرنامەیە ئاپرسین پارتی دیموکراتی کوردستان دوای تێپەڕبوونی 66 ساڵ بەسەر دامەزراندنیدا پارتێکی دیموکرات و ئازادی خوازە یای هێزێکی دەسەڵاتخواسی خۆسەپێنە. گوێزانەوەی ئەم پارتە لە قۆناغی شۆڕش و خەباتی شاخەوە بۆ قۆناغی دەسەڵات و خەبات و حکومڕانی ناو شار خەسڵەتەکانی شۆڕشیاری و ئازادی خوازی لەم پارتە ساند یان بە پێچەوانەوە بە ئاسالیبەکانی ئامرازەکانی دیموکراسی و ئامرازەکانی خەباتی شار درێژەی بە هەمان نەفەسی ئازادی خوازی و شۆڕشگەری خۆی داوە. ئایا ئەو بۆ چوونە ڕاستە کە پێی وایە پارتە دەسەڵاتدارەکانی کوردستان ئەوەندەی سەرقاڵی کاری ئابووری و بازرگانی و قەڵەکەکردنی سامانن ئەوەندە خەرێکی سیاستکردنین بەمانە ڕاستەقینەکەی. ئایا وەرگرتنی دەسڵات لەلایەن پارتیکی سیاسیەوە بەشێکی بەفراوانی ئەو پارتە بەرە و کاری بازرگانی و بە کۆمپانیا بوون دەبا یان بە شێوەیەکی ڕاستە و خۆتر و بە شێوەیەکی کاریگەر خەرێکی سیاستکردنن بە مۆدێلە شاریەکەی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەرێک لە بەڕێزان کەمان ڕەئوف سەرنووسەری ڕۆژنامەی هەوڵاتی و فازڵ بەشارەتی ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە بەخێرات نێمولایەتی. فازڵ ئەمەوێت لێ بپرسم بۆ چوونێکە پێی وایە کە زۆربەی پارتەکانی دنیای ڕۆژهەڵات کاتێکە لە قۆناغی شاخ و شۆڕش و ئەگوێزدێنەوە بۆ قۆناغی شار و دەسەڵات و حکومڕانی خەسڵەتەکانی ئەم شۆڕشگیاری و ئازادی خوازیە بە شێوەیەک لە شێوەکان لە دەستدا بدن و دەبنە بە هێزی نیمچە دیکتاتۆر و خۆسەپێن و خۆفەرزکەر بەسەر کۆمەلگا و بەسەر ژیانی گشتی کۆمەلگاوە. ئایا ئەم بۆ چوونە تا چەند بەسەر پارتی دیموکراتی کوردستاندا ئەچەسپێ؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی پێم خۆشە لە سەر ئەم باسە سڵاو درود بۆ گیانی پاکی باوکی ڕۆحی کورد بارزانی نەمر و کاگدریس و هاوڵەکانی و سەرجەم ئەو پێشمەرگە و کادر و ئەندامانە بنێرم کە دروستکەر و بەڕێوەبەری پارتی دیموکراتی کوردستان بوون لە 1946ەوە هەتاوەکو ئەمڕۆ. پێم وایە هیچ سیاسەتێک لە دنیا نەیتوانیوە لە 100% بە ڕێچکەی سەرکەوتنەکانیدا بڕوات. بە تایبەتی سیاسەتکردن لە ناو هەرێمی کوردستان و بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان کە کۆمەڵێک نازناوی زۆر باش بە پارتی بڕاوە وەکو پارتی پێشڕە و وەکو پارتی پارتان وەکو حیزبی دایک. ئەمانە هەموو نازناون لەلایەنی خەڵکی کوردستان و لەلایەنی خەڵکە ڕۆشنبیرەکانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان بڕاوە. بە تاکید پارتیش لە پاش کۆتایی هێنانی حربی عالەمی دووهەم و لە ئانوساتێکی یەکجار دژواردا پارتی لەسەر دەستی بارزانی نەمر و هاوڵەکانی هاتە دروستبوون لە 16 ئابی 1946 کە لەو ماوەی پێشوو 66 ساڵ بەسەر تێپەڕبوونی تەمەنی ئەو پارتەدا ڕۆشت. و پێشم وایە چەند ڕۆژێکی ماوە بۆ یادکردنەوەی 11 ئەیلول کە هەڵگیرساندنی 11 ئەیلولی ساڵی 61 ئەمەش تاریخێکی ترە لە مێژووی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە. بەڕاستی پارتی هەر لە سەرەتای دروستبوونیەوە لە ڕووی فکریەوە ئەمانەی تۆ لەی بابەتێکی مێژوویە و ڕەنگە قسە و باسی دیکاڵگرێت. پرسیارەکەی من ئەمەیە پارتی دوای 66 ساڵ لە دامەزراندنی چۆنە؟ ئایا ئەم پارتە نەفەسی ئازادی خوازی و بەرگریکردن لە ئازادی ئینسانی کورد و عەدالەتی کۆمەڵایەتی و ئەمانە لەم پارتەیە دەبینرێ یان وەکو هەندێک چاودێر بۆ پارتی و بۆ زۆربەی حیزبە حکومڕانەکانی دیکەی ڕۆژهەڵاتیانە پێیان وایە بوون بە حیزبی خۆسەپێن و خۆدەوڵەمەندکردن و ئەسالیبی خۆسەپاندنی کۆمەڵێک کەسی دیاریکرا و بەسەر هەموو کۆمەڵگایە. کاکەوە بێت کۆمەڵێک بەڵگەی مەلموس یان با بڵێن بەڵگە هەڵنەگر هەیە کە دەیسەلمێنێ پارتێکی دیموکراتی خواز و پارتێکی شۆڕژگەر و پارتێکی ئازادی خواز بووە. یەکێک لەوانە پارتی هەر لە سەرەتای دروستبوونیەوە توانی بەو شێوەیە دروست ببێکەوە هەموو ئاین و هەموو مەزەب و هەموو بیر و ڕاو بۆچوونەکان لەو پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاست لە خۆ بگرێ لە سەرەتای دروستبوونیەوە. و ئەم پارتە دەتوانم بڵێم لە ڕۆژی دروستبوونیەوە حتا ئێستا ئیدامەی بەم سیاسەتە داوە. یەکێک لەو پارتانە کە لەژێر باڵی شۆڕشی ئەیلول و بارزانی نەمردا ئیدامەی بە سیاست داوە مەسەلا کاژک یەکێک بۆ لەو حیزبانە.
کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کە ئێستا کێ برادەران باسی دەکەن و هەچەند بۆ خۆیان ئاگری ئەو بزوتنەوەیان کوژاندەوە ئەمە بەڵگەیەکەن کە ئاراستەی فکری و سیاسی جیاواز لەناو پارتیایە بەڵێ دووهەمیان پارتی لە ماوەی 66 ساڵ تەمەنی حتا ئێستایشی لەگەڵ بێ لە سەختترین شۆڕشی شاخ لە ئەیلول و لە گوڵان یەک نەفەر لە ناو ڕیزەکانی پارتی وەکو سەرباز نەهێنراوە خزمەت و پێشمەرگایەتی بکە هەمووی بەخواستی خۆی بە فکرێکی نەتەوەیانە بە فکرێکی پارتایەتیانە لەسەر ئەو فکر و بیرروڕا دروستەی کە پارتی دیموکرات هەی بۆ کوردایەتی لەسەر ئەم ئەساسە و هەتا ئێستاش دەتوانم بڵێم گەورەترین و وەقەبارەترین حیزبی سەر ساحە و گۆڕەپانی سیاسی ئەمڕۆی کوردستانە لەسەر خواستی چین و توێژ و خەڵکە جۆراوژۆرەکانی کوردستان. بەڵێ زۆر سپاس کاکەمال تێگەشتنی تۆ بۆ هەسەنگاندنی تۆ بۆ ئەم پارتە چییە لە دوای 66 ساڵ لە دامەزراندنی و نزیکی 2 دەیە لە ئەزمموی حکومڕانی ئایا ئەم پارتە لە ممارەسەکردنی حکومڕانی و ئەزمموی دەسەڵاتداریە توانێتی نمونەیەکی ئازادی خوازی و بەریگەریکردن لە دادی کۆمەڵایەتی و یەکسانی کۆمەڵایەتی وەکو لە دروشمە بنشینەکانی خەباتیان پارتەیە تۆ بەدیبێنێ یان شتێکی دیکە و تێگەشتێکی دیکە. من سەرەتا پێم خۆشە کاکفازیل کە سڵاو و درودینار بۆ گیانی پاکی شەیدان بڵێم سڵاو درود بۆ گیانی پاکی شەیدانی کوردستان و سڵاو و درود بۆ گیانی پاکی ئەو شەیدانی کە بە سکی بەتاڵ و بە گیرفانی بەتاڵ و بەنانە ڕق خەباتی ڕزگاری بەشداری خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردیان کردووە. سەرت بۆی کە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر هەڵسەنگانێکی وها ڕەنگە نتوانین لە بەرنامەیەکە کۆی مێژووی 66 ساڵی حیزب بەستمان ئەزمموی حکومڕانی ئیجازەم بێت بەڵام من پێم وایە ئەتوانین بڵێن ناکرێت لە سەرەتای دروستبوونی ئەو پارتەوە پارتی دیموکراتی کوردستان تاکو ئێستا بە یەک ڕێتم سێریکەین ئەم پارتە بەرز و نوشیوی بینیوە شەڕی ناوخۆی بینیوە ڕۆڵی خەباتگێڕی بینیوە دەریایەک خوێنیەوە لە پێناو ڕزگاریکردنی کوردستانە ئەمە پێم وانە عادیلانە بێ یاخو بڵێن ئەمە بتوانین حەق بە پارتی دیموکراتی کوردستان پێمان وا بێ لە سەرەتای دروستبوونێ تاکو ئێستا بە یەک ڕیتم و بە یەک عەقڵ و بە یەک مەنتیق ڕۆیشتووە ئەگەر ئەوەنەی کە گرنگ بێ قسەی لەسەرکەین ئەتوانین من بڵێم خەباتی مەلا مستەفای بارزانە ناو پارتی دیموکراتی کوردستانە وەکو خەباتێک لە وەکو بەشداریەکی نەتەوایەتی یاوەکو بڵێن هەموو ئەوانەی کە بەشداریان تیا کردو بەشدارێکی گەورە و کاریگەر بووە و پارتی لە سەردەمێکا ڕەمز بۆ کورد مەلا مستەفا ڕەمز بۆ کورد بەڵام ئێستا تەسەورەکەم پارتی نەڕەمزە بۆ کورد ئێستا نەڕەمزە بۆ هەموو کورد غەدریش لە مەلا مستەفا کراوە پارتی غەدرێکی گەورەش لە مەلا مستەفا کردەوە کە کردێتی بە ڕەمزی حیزبەکەی خۆی بەتەنها و ئەگەر بینە سەر ئەوەی کە پارتی لە ئێستا هەڵسەنگین پارتێکی دیموکرات خواز و پارتێکی ئێمە ناتوانین بە پێهەڵدان یاخود بە پیاچونەوەیکی زەمکەرانە تەنها ڕخنەگرانە سێریکەین بەداخەوە ئێمە تاکو ئێستا کە کاتێ باز لە مێژووەکەین دوو ئاراستەوە دەگرین یا ئاراستێکیان هەمی مەتەحکردنە یا ئاراستێکیان هەمی زەمکردن و ڕەشکردنەوەی ئەو مێژووە من پێم وایە پارتی بەشداریکی هەبووە تاکو ئێستاش بەشداریش کاریگەری هەیە بەڵام لەناو ئەم بەشداریکردنە کۆمەڵێک غەڵەت و کەموکورتی هەیە تا ئەگاتە حاڵەتی ناپاکیش وەکو سیوێکی ئاب وەکو بەشداریکردنی شەڕی ناوخۆ وەکو بەهەدەردانی ممتلەکاتی گشتی وەکو ئەوی کە ڕێگری لە بەردەم ئەوی کە ئەم وڵاتە بەشکردنی دوو ئیدارەی ئەمانە هەمێتێتە خانی ناپاکیەوە چەنە ئێمە حاکم دادوەرنین لەسەرەوە بەڵام ئەگەر ئەمە کەسانی شارەزا باسیکەن ئایا بەهەدەردانی سەرەتی سامانی گشتی نەچێتە خانی ناپاکیەوە ئایا شەڕی ناوخۆی چەند ساڵە بە هەدەردانی خوێنی کورد دوو حیزبی سیاسی ناچێتە خانی ناپاکیەوە ئایا هێنانی دەستی دەرەکی ئیتەماچ کەسێک کردوێتی هێنانی دەستی دەرەکی بۆ یەکلایکردنەوەی شەڕی ناوخۆ ناچێتە خانی ناپاکیەوەیە خۆ پارتیش مشارەکە ئێمەی کردەوە پارتیش بەشێک بوو لەم سەراح و لە ململانێ کاک فازڵ بەجیاواز لەوەی کە لە مێژوو بووسەراوە لە ئەزمموی حکومڕانیە کاک کەمال پێمان دەڵێ نمونەی خراپ و خاڵی سلبی هەیە تا ئاستی مەسەری ناپاکی تۆڕاتی وەڵاهی من ئومێدم ئەخواست و ئومێدی شەکەم کاکەمال و ئەمسالی کاکەمال بەوە زیاتر میزداقیەت پەیدا دەکەن لە بۆچوونەکانیان لە نووسینەکانیان لە هەڵوێستەکانیان حەقیقەتەکان بڵێن چونکە من پێش کاکەمال وتم پارتی هەڵێشی هەیە بەڵام ناکرێت پارتی بە خیانەت کار لە قەڵم بدەیت لەبەرچی لەبەرەوەی پارتی لە سەرەتای دروستبوونیەوە حتا وەکو ئێستا
کە پارتی لە ناو چی ململانەیەکی سیاسیایە لەسەر مافی خەڵکی کوردستان هەچەند ئەم مافە یان ئەم ململانەی پارتی و جەنابی سەرۆک بارزانانی بەوە لە قەڵەم دراوە کەوا پارتی جەناب مەسعود بارزانانی و مالکی شڕاحیان هەیە ئەمە یەکێکە لەو زوڵمانە یان یەکێکە لەو غەدرانە لە فکری سیاسی کورد لە خەباتی شۆڕژگێڕانەی کورد و لە حیزبێکی ئیملاقی وەکو پارتی بکرێ کە لە سەرەتای دروستبوونیەوە هەتا وەکو ئەمڕۆ توانیوێتی بە واقعی هەوێی وەتەنیەت و کوردایەتی ڕاستەقینەی کورد پارتی بیپارێزێ بە هاوکاری دۆستەکانی لەبەرەوەی من لێرا نامەوێت بڵێم هەمووشت بەڵام من کە لێرا وەکو پارتی قسە دەکەم و دیفاع لە یان با بڵین تیشک دەخەمە سەر کار و کردەوەکانی پارتی چونکە هیچ حیزبێک لە دنیا نەیتوانیوە لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ نەیارەکانی خۆی یان بەعزەکەم یان لەگەڵ ناوخۆ نەتوانێت پەنا بۆ ئەو خەڵکانە نەبا دۆستی کاک فازڵ پرسیارەکە ئەمەیە دوژمن بن لە سوێکی ئاباخر کاک فازڵ دۆستجیایە بەڵام حیزب دوژمن بوو کاک کەمال هەچەند من زۆر بەداوای لێبردنەوە ئەڵێم لە بینەر و بە تایبەتی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان سیوێکی ئاب من نامەوێت قسەی لەسەر بکەم بەڵام کە جەنابەت دەڵێ و زۆر جاریش لە نووسینەکان دەڵێن سیوێکی ئاب یەکێکە لە خزمەتە زۆر گەورەکان بە کورد کراوە کە ئەڵێم لەگەڵ داوای لێبردن بۆ هەموو کەسوکاری ئەوانەی کە لە سیوێکی ئاب تیاچوون بە پارتی و بە یەکێتیوە و بە خەڵکو لایەنەکانی تریشەوە چونکە سیوێکی ئاب یەکێک بوو لەو حرەکاتانەی کە لە ئەنجامی شەڕی ناوخۆ هاتە پێشەوە کە ئەنجام درا لەبەرەوەی ئێمە لێرە هەچەند باسەکەی کاگومێت کە لەگەڵ من باسی کرد باس لە پارتی حیزبێکی دیموکراتی بان حیزبێکی خۆسەپێن بووە ئێمە باسەکەمان لەسەر ئەمەیە چونکە سیوێکی ئاب پێشەم و کەسێ خزمەتی بە یەکێتی کرد پاشان خزمەتی بە خەڵکی کوردستان کرد لەبەر ئەوەی سیوێکی ئاب ئیشارەتی پێدە سیوێکی ئاب منیش ئەڵەم کارەسات بوو لەگەڵ شەڕێکە ناوخۆیەکانی تر کارەسات بوو بەڵام سیوێکی ئاب ئەو شەڕە بوو کە سنووری بۆ شەڕی ناوخۆدانا تا ئێستاش ئەو شەڕە پێم وایە لە عقلی کووردا بۆ چوونێکێ ئەبێ ئەو جملەیە کۆتایی پێ بێنم بمبورە سنووری بۆ شەڕی ناوخۆدانا سیوێکی ئاب ڕەتکردنەوەی هەموو ئەو سیاسەتانە بوو کە دش بەم هەرێمە ئەکرا سیوێکی ئاب دەرخستنی سیاسەتی عقلی کورد بوو سیوێکی ئاب وە دەرنانی هەموو ئەو بنکە مخابەتیانە بوو کە لە ناو هەرێمی کوردستان دانرا سیوێکی ئاب تۆڵەی هەموو جاشایەتەکانی کوردی لە سەڵدام و لە حیزبی بەحث کردەوە بەڵام لەگەڵ ئەوەی ئەڵێم کارەسات بوو من بۆ خۆمێکێک من لەو پێشمەرگانە کە ئەڵێم گەورەترین کارەسات بوو لە من دیارە بەداخەوە کە فازیل حەقی خۆشێتی ڕێی وابێک ئەمە دەستکەوتێکی گەورە بۆ من پێم وابێ بۆ پارتی دموکراتی کوردستان خۆشیان نەزان کەەوە دەستکەوت نەبووە بەڕاستیەوە ڕاستە بەرەنجامی شەڕ بۆ بەرەنجامی هێنانی هێزێکی تر بۆ کە یەکێتی ئیسینادی بە هێزی ئێران کردەوە بۆ حقەتە بڵین بەڵام لە نیهایەتە بەڕاستی ئێمە بە کۆی گشتیڵین پارتی مشارەکەی شەڕی ناوخۆی کریانی کرد مشارەکەی کرد ئایا شەڕی ناوخۆ ناچێتە خانەی ناپاکیێوانە یەک قوسی بچووکم بەرێ کاگێ ئومێت ئەگەر ئێمە بچینە سەر مەسەلەی شەڕی ناوخۆ ئەمە بابەتێکی ترە من بەڕاستیەکەی هەچەند من بەش بە حاڵی خۆم لەسەر هەموو پرسیین وەڵامم هەیە بەڵام من لەسەر ئەوە ئەمە قسە بکەین پارتی حیزبێکی خۆسەپێنە یان حیزبێکی دیموکرات خواز و بۆی نەچینە سەر بابەتێکی جەنابەت لەو شتانەی کە کاک فازڵ باش ئشارەتی پێکرد و سڵتە لە کوردستان دەسڵات لە کوردستان لە ناویشەنە پارتی تشکی خاتە سەر ئەوەیە کە پاراستنی ناسنامەی نەتەوایەتی دروستکردنی کیانی سیاسی بۆ کورد لەم هەرێمەیە لە ئەزمموی 20 ساڵی ڕابردوو ئێستاش لەسەر پێی خۆی ڕاوەستاوە و دروستکردنی فەزایەکی ئازاد و نیمچە ئازادیش ئەگەر ناو بنێن لە هەرێمی کوردستانە دەستکەوت و سەروەریەکانی پارتی یا دەسڵاتە لە هەرێمی کوردستان تۆ لەسەر ئەمە چاکە لە ئەنی بە کورتی ینی پارتی و یەکێتی دوو هێزی گەورەی ئەم وڵاتن ئەوە ئینکاری لێ ناکرێت دیلیت ناکرێن خەباتیان دیلیت ناکرێن بەڵام ئەگەر ئێمە قسە بکەین بەس بە تەنها مەدحیانکەین ئەمە ئەچێتە خانەی متحکردن هیچ تر مەمو نامێتوەکو و ڕۆژنامەی کە هەیە بەڵام ئەگەر ئێمە دادوەری لەسەر ئەو مێژووە بکەین کە هەبووە بە تایبەتی ئەو مێژوو دوای ڕاپەڕینیان پارتی و یەکێتی ئەم وڵاتیان دوورەت کردووە هەتا ئێستا بێکەوە نرکاوەتەوە باشە سەبەب چێ پارتی و یەکێتی تا ئێستا هێزێکی نیشتیمانیان نییە ئایا ئەمە ڕێگرتن بە 20 ساڵ نەتوانانی هێزێکی نیشتیمانی دروستکە ئەمە خیانەت نییە ئەمە ڕێگرتنیە لە دروستکردنی دەوڵەت
قسە لەسەر ئەوە نییە من وا ئەڵێم پارتی وای وتووە یەکێتی وای وتووە قسەکە لەسەر لە ڕووی عملیەوەیە هەتاکو ئێستا ئیداری ئەم وڵاتە بە شێوەیەکی شەفاف ڕابڕێەوە بە شێوەیەکی شەفاف ناڕابڕێەوە هەتاکو ئێستا قەرەبووی ئەوە نەکراوەوە کە لە شەڕی ناوخواتیا چوون بەعلەنی وتراوە کاکەی مەداوای لێبورنەکەی ئێمەستانمان هەبوو غەڵەتمان کرد و جارێکی تر کۆتایی پێنی هەتاکو ئەم دواییانش تاکو دوای حەوی شوباتیش لەشکری هێنا پارتی بۆ سەر هێزەکانی هەتا ئێستا ئەگەر پەلاماری هێزبی زۆر سپاس کاک فاسڵ یەکێک لەو ڕخنانەی کە لە هەڵسەگادن بۆ پارتیەکرێ و بۆ دەسڵات بە شێوەیەکی گشتی و پارتیش وەکو هێزێکی سەرەکی و فعلینە و دەسڵات ئەوەیەکە جونگە ڕاستەخینەکەی دەسەڵات هەم بە حیزبی کراوە هەم کۆنتترۆل کراوە بۆ نمونە دەسڵاتی تەنفیسی دەسڵاتی تەشریعی دەسڵاتی قەزایی وڵات توانای ئابووری و سەرچاوە دارایەکانی وڵات لەژێر دەستی حیزب و لە ڕێگەی ئەوانەوە ئەدێ بە حکوومەتیش یعنی بە معنایشتر دەسڵات بە شێوەیەک لە شێوەکان بە حیزبی کرا و داگی کراوە تۆ لەسەر ئەمە تراچی کاکە ئومێد ئەمانە بە بڕوای من بەرەو ئاقارێکی ترمان دەبا لە ئەسڵی مەسەلەکەمان حکومڕانیە خۆی یەکێک لە کێشە ئەساسیەکانی ئێمە لە ناو هەرێمی کوردستان ئەو لایەنانەی کە لە دەسڵاتنی یان توانای بەڕێوەبردنی دەسڵاتیانە یان دەنگی دەسڵاتیان بەدەست نهێناوە زۆر لەم جۆرە قسانەکەن ئەو برادرانی کە خۆیان بە سەربەخۆ ئەزانن کە من بە بڕوای من سەربەخۆ لە کوردستانیە هەرێکە ئینتیمایەکی بۆ لایەنی سیاسی هەیە ئەوانیش بە هەمان شێوە قسە ئەەکەن بەستە لە کێ لە سەربەخۆ لە کاکەمال لە کاکەمال لە کاکەمالە لەو بەڕێزانەیەکەوە زۆر کات هەچە بەڕاستیەکەی من نامەوێت لێرە خوارن خواستەوە وەکو مەسەلەی تەشیر قسە بکەم بەڵام من زۆر مقنی ئەم هاوڕام لەگەڵ کاکەمال بڵێ کوردستان بووە بە دوو ئیدارە من لەمە ئینکاریم نییە بەڵام بۆچی بوو بە دوو ئیدارە لە ئەنجامی شەڕی ناوخۆ بوو بەڵام ئەم شەڕی ناوخۆیە لە پاش ساڵی 1992 کە جەنابی کاک مەسعود و جەنابی مام جەلال لە واشنگتۆن دانیشتنیان کردووە ئاگری ئەم شەڕە ڕۆژ بە ڕۆژ بەڕۆ کوژانەوە چوو هەتا ئێستا ئاساری نەماوە نەک بڵێم خەریکە بەرەو کوژانەوە چێ ئاساری ئەم ئاگرە نەماوە لە هەرێمی کوردستان کە ئاگری شەڕی ناوخۆ بووە چوە ناو جەستەی میلەت ئێمە وە بە واقعیش کاکەمان 15 ساڵەمە پێش باسە نەکوژایەوە ناکوشێتەوە کاکە کەمان ناکوشێتەوە ئێمە یەک نەتەوەین ئەگەر ئێمە یەک ئامانج کۆمان کاتەوە پارتی وێکێتی ئەگەر ئامانجێکی نەتەوایەتیە ئامانجیان یەقستنەوەی ماڵی کووردا ئامانجیان پێشکەوتن و دروستکردنی دەوڵەتی کوردیا ئامانجیان بەگەیشتن بە مەرامەکان ئەوانەی کە شەیدەکان خۆیانە بۆ شێت کرد چۆن بە 15 ساڵ ئەم دوو پارتە نیانتوانی بە یەک بگەنەوە 15 ساڵ بۆ نەمامێک زۆرە بۆ نەمامێک بۆ سڕینەوەی سیراعێکی لە 64ەوە بۆ ئێستاکیە تۆ ناتوانانی ئەمە وا بەگاڵتە گوێ لە برات بگرە ناتوانانی بسڕیتەوە لەبەر ئەوەی ئەمە سیراعێک بووە سیراعێکی فکری دەمەقاڵی دراوسێ نەبووە سیراعێکی سیاسی بووە لە ناو دوو لایەنی سیاسی لە کوردستان لە 64ەوە هەڵگیرساوە هەتاوەکو ساڵی 98 کە لە واشنگتۆن کۆبوونەوە کراوە ئەمە کۆتایی پێ خۆ من ئێستاکی ئەمە قەناعەتمە زۆر جارژەمە قەناعەتم بووە زۆربەی لایەنە سیاسیەکانی ئەمڕۆی کوردستان کێشەیان ئەوەیە کە پارتیوێکێتی تا کێشیان نییە ڕۆژ بە ڕۆژ خەڵکی یەکێتی بە ناوی پارتی وەقسەکە و خەڵکی پارتیش بە ناوی یەکێتی وەقسە کردووە ئەگەر بمبووری وەکو ئێستای کە ئەو پۆستانە لە بەغدا و لە هەرێمی کوردستانەیە پارتیوێکێتی بەم ئیتیجایە وە زۆر جار ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بەڵام کاگومێتخوا ڕۆسەتم بەم ئیتیجایە قسە ئەکەن کە پارتیوێکێتیش ببێ بە یەک حیزب باوەڕ بکە زۆر حیزب ئاوەلەرزی ئەمانە کە پارتیوێکێتی ببێ بە یەک حیزب بەڵام باسەکە لەسەر ئەوەیە پارتی ناکەم بن بە یەک حیزب بۆ نەبن بە یەک حیزب مساعدە بکە زۆر ئەم باسەکراوە لەلایەنی خەڵکی قیادی وەکراوە نەک لەلایەن کادری خوار و خەڵکی وەسەتەوە کرابێ بەڵام باسەکە لەسەر ئەمەیە من حەزەکەم جەنابەت ئەمە بڵێ دەستکەوتەکانی پارتی چین و پارتی حیزبێکی خۆسەپێنە یان حیزبێکی دیموکراتخواز و ئازادی خواز و شۆڕژگەر بووە کاکەمال هەر پرسیارێکە هەبێ ئەتوانی نەقدە هەر قسێکە دەبێ ئەتوانی بڵێ بەڵام ئەو شتانی کاک فازڵ باسی کرد مەزموری قسەکە ئەوەیە کە بەشێکی گەورەی ئەو جودوگرفتانەی لە کوردستان هەن ڕێشەیەکی گەورەی مێژویی و کەلتوری و کۆمەڵایەتی و ئابووری هەیە چاوەڕوانەیەکی ناواقعیە ئەگەر تۆ پێت وا بێ دەبێت لە ماوەی 15 ساڵە بە تەواوەتی ئاسەوارەکانی شەڕی ناوخۆ بسرێتەوە هێزێکی نیشتیمانی و بە موئەسەساتکردن و چی و مۆدێلی دەوڵەتێکی نمچە خۆر ئاوایی لەم کۆمەلگای دروست بکرێت تا چاوەڕوانیەکە لە شوێنی خۆیانە لەبەرەوەی ئەمانە کەم کێشانە کێشی قوڵی مێژویی سیاسی گەورن کێتوانێت لە ناو پارتیوێکێتی دیفاع لەوە بکات بڵێت گەندەڵی نییە کێتوانێت دیفاع لەوە بکات بڵێ ئەمانتوانی باشتری بکەین
کێتوانین دیفاع بکات لەوەی کە بڵێ لەم وڵاتەیە قۆڕەخکاری نییە، کێتوانین دیفاع لەو بکات بڵێ ئێمە لە هەڵبژاردنەکانە نەزیهین و غەل و غەشمان نییە. کاکە گیان یەکێ لە گرفتەکانی ئەم وڵاتە ئەوەیە ئێمە قوبوڵمانە پارتەکان خۆیان قوبولیانە خەڵکیش ڕەنگە قوبولی یا قوبولیش نەبێ حیزبێکەیە ئەم حیزبە لە ناو خێزانێکە ئیدارە و دەسەڵات و سەرکردایەتی دەسا دەست پێەکەن ناو خۆیانە مثلا لە ماوەی 66 ساڵە باوکو کوڕ سەرۆکایەتی بە حیزبیان کردو قوبول کراوە بەڵام شەر نییە هەموو مجتەمەعی کوردی هەموو کۆمەلگای کوردی ئەو قوبول کاکە ئەوان مەرجع بن شەرنی هەموو کۆمەلگای کوردی ئەبێمان بە عەقڵ وەرگرین شەرنی هەموو کۆمەلگا قوبولی کات بڵێ سیستەمی بەڕێوەبردنی ئەم وڵاتە بە سیستەمێکی بنەماڵەیی بێ من قوبوڵمە تا سەر ئێستا پارتی دموکراتی کوردستان چۆن خۆی پێی باشە ئەندامەکانیان چۆن پیان خۆشە بەهەواهی بکەن ئەوە کێشە گرفت نییە لە دنیاشە ئەم حاڵەتە هەیە حیزبی بنەماڕەشەیە سەرکەوتوشن و لیبرال و دەستکەوتیشان بۆ وڵاتەکان هەبووە بەڵام ئەم بەڕێوەبردننی بنەماڵەیە ناکاتە بنەما بۆ وڵاتەکەی خۆی ئێستا ئێمە لەبەردەمی ئەگەرێکی واین کە پارتی دموکراتی کوردستان هەمان ئەو ئەزمونی کە لە ناو حیزبەکەی خۆیان دووباری هەیەی لە ناو کۆمەلگاشە لەسەر ئاستی کۆمەلگاش دووباری کاتەوە بەشێک لە فلیجبوونی پەرلەمان ئەمەیە بەشێک لە فلیجبوونی پەرلەمان و گەڕانەوە هەموو دەسەڵاتەکان بۆ سەرۆکایەتی هەرێم و ئیعازەکان و ئیعازی شەڕ و ئیعازی ئاشتی و کامەیە بنەماکانی ئەو ئەگەرەی کە تۆ باسیەکەی لە هەڵگیرسانی ئەم وەزعی کە لەم دوای لەگەڵ مالیکیا دروست بوو بەڕاستی پرسیە بە پەرلەمان نەکرا خۆ قەرارە پەرلەمان مەرجع بێ لە دروستکردنی لە دانیشتەکانە لەگەڵ لایەنە سیاسەکانە پەرلەمان هیچ بەس لە مەسەلەی بنەماڵەکەی کەم ئەگەرەکانی گوێزانەوەی ئەم مۆدلی ناو پارتی خۆیەتی بۆ هەرێم کاکەجان سەرۆکی هەرێم کاک مەسعودە سەرۆکی حکوومەت کاک نێچیروانە سەرۆکی دەستگای ئەمنی ئەوەی لیژنەی ئەمنی ئەوە ئامر لیواکان و بەرپرسە گەورەکان لەوانن یعنی خۆ ئەمە ڕۆژ ڕۆشنەکە بەشێکی زۆر لە ئیدارەی ئەم وڵاتی سا بەدەست یەک بنەماڵەوەیە باش تخوا کاک ئومێد من حەزەکەم ئەوە لە کاکەمال بپرسم وەکو نووسەرێک و ڕۆژنامە نووسێک لە ماوەی ئەگەر چونکە زۆر باسی بنەماڵە دەکرێت ئەوەی باسی بنەماڵە دەکات ئەتوانێت پارتی نەبێ ئەتوانێت پارتی نەبێ من بۆ خۆم هەتا سەر ئێزگ بنەماڵم قوبوڵ بێ تۆ لەمە ڕخنە لە من ئەگری رەخنەی من لەسەرەوە نییە گوێ لە برات بگرە لەسەرەوەی کە ئەو عقڵەتی بنەماڵەی بێت کۆمەلگای توانی وەری نەگری من ئەرز دەکەم ئەڵێم ماوەی لە 100 ساڵە نەک 66 ساڵە پارتی دامەزراوە بەڵام ئەگەر کۆی خەباتی بنەماڵی بارزانی حساب بکەین ئەگەڕێتەوە بۆ 100 ساڵی پێش ئێستا چونکە لە 1940ەوە هەتا ئێستا بنەماڵی بارزانی لە شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد و بارزانی و کاگدریس و جەنابی سەرۆک و تاتێتە ئێستا ئەم بنەماڵەیە بەردەوامن لە خەبات بەبێ پشودان بەبێ چۆکدادان بۆ ئیرادەی مساعدە کاگ فازی من پێشتر پێم وتم مەلا مستەفا ڕەمزی هەمومان بووە ڕەمزی خەڵک هیچتان من ئێستا مەقالەیەکی تۆم لە حاوڵاتی کە خۆ سەرنووسەرێکی نمدیوە لە مەقالە گەورەتر لێرەوا ئەڵێم کەس ئینکاری لەوە ناکات ئێوە غەدرتان لێکردتان بە ڕەمزی پارتی ئەشەبیلا ڕاستەکەی ئێمە ئەم قەدرەمان کردووە باشە چونکە نابێت کاتێک ئەو کاتی کە تۆ ئەو پارتی کە تۆ باسیەکەی هەمومان بەشدار بووین بەوانەشۆ کەیسا لە ناو گۆڕانان بوانەشن کەیسا ناو ئیسلامی بەمەمام جەلالەوە بە ناوی هەموو لەو پارتەوە بووە من هیوادارم پارتی بووە هیوادارم بەڵام پارتەکەی هینێکی حیوارێکی هێمنانە تێپەڕێنین مقاتەعەم پێ نەکەی من ئەڵێم ئەوەی کە زۆر باسی بنەماڵەیە کاتوانێ پارتی نەبێ لە ماوەی 100 ساڵی ڕابردووی خەباتی بنەماڵەی بارزانی هەتاوەکو ئێستا چی کەسێک چی خەڵکێکی سیاسی چی ڕۆشنبیرێک هات بڵێ مەقالەیەک بنووسێت لە ئۆکو ئێستای جەنابن لە مێزگەردێکا بڵێ کاکە وەڵام من ئەمەوێ ئەو جڵەوی دەسڵاتە لە کاتی ڕۆژە ڕەشەکانە لەو بنەماڵەیە وەرگرم بەڕاتیەکەی نابێ هەموو ئەرک و عەزیێتە لەسەر ئەوان بێ ئەمە یەک دوو کاتێ سەدامی دیکتاتۆر کە هات 8,000 بارزانی برد ئەنفالی کرد وتی ئەمە لە یەک عایلەن و نابێ هەر هەمووی ئەنفالکردین لەسەر کێ ئەنفال کرا یعنی دوژمنەکانی کورد ئیرادیان مساعدە بکە بۆ زۆر باسی ئەم مەسەلەیە من ئەڵێم دوژمنەکە لەسەر خەباتی بنەماڵەی بارزانینە خەباتی بنەماڵەی بارزانین لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا جێگەی ڕێزە هەموو لایەک ئەم ئیتیفاقەدان چ بنەماڵەی بەرزانی و چ هەر بنەماڵێک لە کوردستانە خەباتی کردوێ جێگەی ڕێز و تەقدیرە بەڵام پرسیارەکە لەسەر ئەمەیە گوێزانەوەی ئەو سیستەما لە ناو پارتێکی دیاریکراوە هەیە ئەندامەکانی قوبوڵیانە بۆ هەموو کۆمەڵکە بە معنایەکی تر
بنەماڵە باڵادەست لە بەسەر حیزبدا ئەندامان قوبولەنە بەڵام بۆ باڵادەست بێ بەسەر هەموو نظامی حکومڕانی کوردیە کاکە ئومێد طبعا ئێمە دووسێ قۆناغمان هەیە لە خەباتی سیاسی ئەمڕۆی کوردستان پێشتر ئیشارەتم پێدا دەستپێکردنی شۆڕش سەرهەڵدانی شۆڕش دروستبوونی شۆڕشی ئەیلول ڕاپەڕین حتا وەکو ئێستا کە کاتێک هاتووینەتەوە لە یعنی پاش 91 کە ئینتیفاازە کراوە یەکەم بانگەوازی پێکێنانی حکوومەتێکی موسەساتی و هەڵبژاردننی پەرلەمانی جەنابی کاک مەسعود کردوێتی کاکە کەمال ئەمە یەک دوو ئەو دەستکەوتانەی کە پارتی بۆ گەلی کوردی بەدەست هێناوە من ناڵێم لایەنەکانی تر هیچیان نەکردووە هەموو لایەنێک بە قەبارەی خۆی دەستکەوت و خەبات و قوربانی بۆ کورداوە بەڵام لە هەموویانە خەباتی پارتی دەستکەوتی پارتی لە هەموو حیزب و لایەنەکان زیاتر بووە یەکێک مەسەلا لەوانن لەسەر هەڵدانی من باسی پارتیەکەم جەنابەت باسی ئیمڕۆ ئەەکەیت و دوێنێ غەڵەتیان هەڵەیەکراوە من باسی پارتیەکەم چونکە کۆی باسەکەمان لەسەر مەسلەی پارتیە لە ماوەی 66 ساڵە پارتی لەو ڕۆژەوەی کە دروست بووە هەتاوەکو ئێستا توانیوێتی سەدان پیاوی سەرکردە لە بنەماڵەیەکی هەژاری نەخوێندەوار پێ بگەێنێ بیکاتە باشترین خەڵکی سەرکردە و باشترین خەڵکی شۆڕژگەر لە ناو سەنگەری کوردایەتیە توانیوێتی گەورەترین ئاغاوات بکاتە باشترین خەڵکی شۆڕژگەر و لەگەڵ چین و توێژە هەژارەکە خۆی بۆ کوش بدا بۆ کورد و بۆ بەدەستێنانی ئەم من ئازەکەم جەنابەت لەسەر ئەم باسە بڕۆی نەک بگەڕێنەوە سیویەکی ئاب ئەوەنە ئەم قەوانە لێ دراوە شەڕی ناوخۆ ئەوە قەوانە لێ دراوە جەنابی کاک مەسعود هاتە سەر تەلەڤیزیۆن ئەڵێ من داوای لێبردن لە قوربانیانی شەڕی ناوخۆوەکەم ئەی خۆ پیاو نەعوذ بالله ئەگەر قسەیەکیش بەخوا بڵێ وتی خوا نەعوذ بالله ڕجوع بوومە خوای بەخشێ یعنی بەڕاستیەکەی ئەمە جگەر لە تێکدانی فکری سیاسی خەڵک هیچ خزمێکی بینەرانی خۆشەویست ئازیزانم دوای ئەم ناوبەرە پرۆگرامەکەمان بەردەوامە و دوای ناوبەر ئەوەی ئازیزیش ئەتوانن لە ڕێگەی ژمارەی تەلەفۆن و لە ڕێگەی ئیمەیل و پێگەی ئەمە تۆری کۆمەڵاتی فەیسبوک سەرنج و پێشنیارەکانی خۆتان بگەێنن بە پرۆگرامەکەمان بینەرمان بن. خۆشەویستانم جارێکی دەسەڵتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامی لە پێشکردنی پرۆگرامەکان من هاوڵاتیانی ئازیش دەتوانن پەیوەندی بکەن بەڵام داواکارم پەیوەندی هاوڵاتیان لە چەرچەوەی ئەو باس و گفتوگویانە بێت و تێڕوانینی مۆزوعیان هەبێت بەسیار بکەن یان سەرنجیان هەبێت هیوادارم دوور بکەونەوە لە هەر وشەیەک یان ڕستەیەکە لە تەشیرە و نزیک بێت زۆر سوپاسی هەموو بینەرانی ئازیزمانەکەم کاکەمال ئەو ڕخنەیە لە ئێوە ئەگرێ بە درێژایی ماوەیەکی دوور و درێژ ئەوش ئەوەیە کە ئێوە تێڕوانینێکی بابەتیتان نییە بەقەدەوەی لا نەسلیبەکان ببینن لا نەگەشەکان نبینن بەردەوام ڕۆژنامەنووس چاوێکی ڕخنەگرانی لەسەر لانە خراپەکانە لە کاتەکە ئیشی پیشەی ڕۆژنامەنووسەوەیەکە واقعەوە خۆی بجۆزێتەوە بە شێوەیەکی بێدانانە واقعیش خەڵ سلبیاتی تایە و ئیجابیاتشی تایە ڕاستە بەڵام من ئێستا لێرە وەکو کەمال وەکو خۆم دانیشتوم وەکە ڕائیم و من پێشتریش لە قسەکانە وتم مێژووی پارتی هەمووی ناکاتەوەی هەمی مێژوویکی ڕەش بێ هەمووشی ناکاتەوەی کە پاکەژ و بێکە بوو بێ ئەی بۆ عار بێ چکە ئەگەر ئێمە باز دە مێژووی 66 ساڵی ئەم پارتە سیاسی بکەین شەڕی لایەنە سیاسیەکانی تایە کوردستانی ڕۆژهەڵاتی تایە باکووری تایە هاوکاریکردنیشانی تایە ینی پڕە لەم بەرزبوون و گرفت و نشێوی کە هەموو پارتێکی سیاسی هێتی ئەوەی کە من تا ئێستا کە گرفتم لەسەرەتی ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان یەک گرفتی هەیە کە هیوادارم ئەم گرفتە ئینکەن پارتی دموکراتی کوردستان هەمیشە ئێستاش پێی وایە ساڵی 90ەکانە ساڵی 90ەکان پێی وا بوو ساڵی هەفتاکانە ساڵی هەفتەکان پێی بوو ساڵی چلەکانە لە ڕۆی ئاقاری ئیشکردن و بۆ نمونە هەر ئەم هەولێرەی کە ئێستا پارتی دموکراتی کوردستان بە زۆنی زەرد نامرێ پێشتری یەکێتی نیشتمانی تیا بووە خۆ من یەکێتی نیم بەڵام ئەو کاتی کە یەکێتی تیا بوو کراوەتر بوو لە ئێستای ئەو منتیقانی کە یەکێتی تایە کراوەتر بووە لە ڕووی فکرەوە لە ڕووی ئازادیەوە ناوچەی بادینان ناوچێکی داخراوە هەموو نەزانی کەس هەیە ئەتراف بۆ بکە بڵێ نەخێر بادینان لە سلێمانی کراوەترە ناک ئەمە پەیوەندی بە خودی پێتوانێت ئەو بابەتەنە دەستەواژەی کراوە داخرا و دەستەواژەیەکە پێویستی بە شەرحێکی زیاتر و ئەوە ڕێژەیەک بابەتێکی ڕێژە باشە من بنمون بەنبژەیەک تێڵم چەند دەستگای میدیای ئەهلی سەربەخۆ هەیە لەو دوو شارە لەو دوو پارێزگایە چەندێک لەوەی کە ڕێگا درراوە لە کۆڕ و سیمینار و ئەم تەلەڤیزیۆنی ئێوە چەندێک ڕێگە درراوە بۆی کە ئازادانە خەڵق قسە بکە ئەمانە ئاشکاکەمان ئەو دوو پەیوەندیمان لەگەڵایە بەڕێز کاک نەبیلمان لەگەڵا لە کەفری کاک نەبیل ئەم کاتت باش و فەرموو و پەیامەکەت بگەێنە ئەم کاتت باش بەڕێزگیان
هەموو کاتێکت باش کاک نەبیل ئەگەر عزیێت نەبێ سەوتی تەلەڤیزۆنەکەت کەسکە یان دوور بکەویتەوە لە تەلەڤیزۆنەکە بۆی دەنگی جەنابەت و باشی بگاتە ئێمە فەرموو. بەڕێزگیان کاک عیماد ئەم تەوەرەت باش بەڕێزم زۆر سپاس. کاک عیماد زۆر حیفە ناو پارتی تێرێت و لەبەر ئەوەی پارتی شخصێک نییە لایەنێکە یعنی حزبێکە پارتی هەموو شتێکە بەڕێزگیان پارتی حەز ناکەین کاک عیماد ناو پارتی بێرێت لەبەر ئەوەی دەستێش بگرێ ناو پارتی بێرێ بەڕێزگیان پارتی تا سەری هەموو ملەتێکە. بەڕێزگیان ئێمە شانادیەوە بارزانی نەمرەوەکەین ناو بارزانی نەمری هاوز یعنی خەجالەتمانی کرد ئەو قسەیە لێ کرد. بەڵێ کاک نەبیل سوپاس بۆ پەیوەندەکەت. کاک خالیدمان لەگەڵە لە کەرکووک. کاک خالید ئەم کاتت باش و فەرموو. ئێوارە باش ئێوارە باش. من دەستخۆشی بەرنامەکە لێکم کاک عیماد. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من چەند ڕاوبۆچوونێکی زیاواتم هەیە لەگەڵ کاک کەمالە تەوەرەکەتان بردەوە تەوەرێشکەوە لەسەر خۆسەپاندنی پارتی و یان دیموکراسی بوون لە کوردستان. دەبایە بەو شێوەیە باسی شەڕی ناوخۆ و برینی خەڵک نەکولێنەوە چونکە ئێمە دەبێ باسی دامەزراندنی دەوڵەتی کوردی بکەین باسی شەفافی بکەین باسی ئەو بیرە نەوتانە بکەین کە لێ ئەدرێ سامانی گشتین نەک باسی شتیشی ڕابردوو بکەین کە بەرەمەندە بۆ نەتەوەی کورد. ئێمە ئەبێ باسی ئەو شتەتین کە دامەزراندنی دەوڵەتی کوردی چۆن دروستە بێت ئەم بیرە نەوتانە چۆن بکرێ بە ژێرخانی ئابووریارێمی کوردستان بەم شێوەیە لێ باشترە بەڵام برینی کۆن هەوا درێتەوە باشە تەنها دوژمنانی نەتەوەی کورد و جاشەکانی مالیکی دەویستون. بەڵێ زۆر سپاس کاک خالید. کاک گۆرانمان لەگەڵا لە هەولێر. کاک گۆرانم کاتت باش و فەرموو پەیوەندی بکە. دیارە پەیوەندێکی کاک گۆران ئامادە نەبووە. کاک فازڵ ئەچمە سەر تێبینی کاک خالید بەڵام ئەمە پرسیارێکی لێ بکەم. یەکێک لەو شتانەی کە وەکو ڕخنەیەک بەردەوام لەسەر پارتی وتێتەوە ئەوش ئەوەیە کە پارتی لە ئەزمموی حکومڕانی خۆی بەتایبەتی لە چەند ساڵی ڕابردووە کە شەپۆلی ناڕەسایەتەکان بە شێوەیەکی بە بڕلاو زۆر بوو ڕێگەی نەدا خۆپیشاندان لە هەولێر و لە دهۆکا بکرێت. لە کاتێکا خۆپیشاندان هەموو وڵاتانی ئەم مەنتیقەی گرتووە پارتی کە حیزبێک بێ بۆ ئازادی خەبات بکە بەرگری لە ئازادی بکە و لە پێناو ئازادیە قوربانی بدا خێرە نایڵەیە خەڵک بە ئازادی بێتە سەرجادا. کاکە ئومێد من پێم وایە چونکە ئەمە ڕێی هەموو خەڵک نییە عەدەدێکی با بڵێن خەڵکێکی کەم ئەم ڕێیان هەیە گوایە لە ژێر دەسڵاتی پارتی ئازادی نییە و کۆی کە کەمالی شارەتی پێکرد گوایە لەوێ حیزبی سیاسی نییە یان ئەم ئازادی نییە لە هەولێر دەیان خۆپیشاندان کراوە. مەسەڵەن بۆ نمونە با من نمونە ئەوە بۆ بێنمەوە لە ڕووداوەکانی هەفتەی شوباتەوە تا ئێستا کۆمەڵێک داواکاری زۆر پێشکەش کراوە بۆ خۆپیشاندان لە هەولێر ڕێگە نەدراوە بکرێت یاکە کراوە بە زەپری هێز کۆتایی پێنراوە. کەمال من کاکە ئومێد من ئەوەی حەڤەی شوبات بە خۆپیشاندان یان بە داخوازی خەڵک نازانم لەبەرەوەی نەتیجەکەیمان بینی من لە پارلەمانی کوردستانیش ئەم ڕێیم دەربڕیوە چونکە ئەوە منەظەمەیەک یان ڕێکخراوێک داوای مۆڵەتی 2 سەعاتیان کرد مۆڵەتەکە قۆزرایەوە لەبەرەوەی ئەوە بەرنمەیەکی بۆ داڕێژراو بوو لە دەرەوەی ئەو هەیئەتە کە داوای مۆڵەتەکەیان کرد بە بڕوای من لە دەرەوەی ئەو مۆڵەتە کە داوای مۆڵەتەکەیان کرد و هەمومان بینیمان ئاقاری ئەو خۆپیشاندانانە بەرەو کوێ بران وەچی لێ ڕوویدا چونکە لە هەموو دنیا و زۆر بەمان هەواڵی ئەوروپا دەزانین ئەوروپامان بینیوە لە هیچ گۆشەیەکی ئەم دنیا نییە خەڵکێک بەبێ ئاگاداری دەسڵات چونکە لە دانیشتێکی پەرلەمانی کوردستان کە وەزیری ناوخۆ بانکرا وەزیری ناوخۆ زۆر بە شەفافانە ئەڵێ کاکە مەبەستی ئێمە ئیزن وەرگتن بۆ خۆپیشاندان تەنها مەبەست ئەوە نییە ئێمە خەڵک حەسرکەین مەبەست ئەوەیە ئەمریەتی خۆپیشاندانەکە ئەگەر تخوا ڕوخسەتم بی بەڵام ئەو خۆپیشاندانانی کە 2 سەعات بوو 62 ڕۆژی کێشە هەمومان بینیمان بەچی خوێناویە کرا و چۆن لە هەموو ناوچەکانی سنووری پارێزگای کەرکووک و سلێمانی پارتی بوو بە هەدەف. زۆر سپاس ئەم کەینە ئیشارەت پێدەم و من بە دڵنیاییەوە عەزیز جەنابەکەم
و تەسویر هەیە بەرپرسی باڵای دەوڵەتانی دەوروبەر لە ناو خۆپیشاندانەکە خەڵکی تحریک کردو چی بکەن و چۆن بکەن لەبەرەوەی ئەوە لە لای پارتی فەوزا بوو و لە لای زۆربەی خەڵکی کوردستان فەوزا بوو فەرجکردنی کەسابەتی خەڵکی بەڵێ زۆر سپاس پەیوەندیمان لەگەڵ باوکی ڕۆمانمان لەگەڵ لە سلێمانی بەڵێ بەڕێز باوکی ڕۆمان ئەم کاتت باش و فەرموو پەیامەکەت بگەێنە بەڵێ ئەم کاتت باش فەرموو کابنێجیان زۆر ساز بوو ئەو بەرنامەکەت بوو ئەو تەوەرە و چاوی هەموو تاماتەکەم زۆر سپاس بۆ جەنابەت منیش ڕۆژنامە نووسێکم بەڵام دوو جملە ئاڵێن زیاتر نا یەکەمیان بۆ کە کەمال پێم باشە لەم دوو ئەگەر بۆ دیگاردێ یان حیمایەک یان ئێدەمانچەی شمێ زۆر باشترە ئەمە یەک دووەمیشیان بۆ کاکە ئێفازل بەشارەتی پێم شەرمە وەڵڵی قورگم پڕ لە گریانە بەسی یوشی ئاب ئاواکە شەوی شاد بۆ هەمولایە بەڵێ سپاس بۆ بڕێست باوکی بەڕێز محەممەدمان لەگەڵ لە ڕانیە کاک محەممەد ئەم کاتت باش فەرموو هەموو کاتێکە باش قوربان زۆر سپاس دەکەم بازانم پایتاری بەرنامەکەت لەسەر ئەوەیە ئایا پارتی حیزبی دیموکراتە یان حیزبێتی خۆسەفێنەرە بەڵێ بێگومان خۆسەفێنەرە بە کۆمەڵک دەڵگە و حجە و مبەڕیت بەڵێ پێم وابێ یعنی نەریتێک هەیە لەناو هەردوو حیزبی سیاسی پادەسەڵاتداری هەرێمە درۆ بکە بۆ ئەوی پۆست وەربگری ئەم نەریتە لەگەڵ ڕێزم ئەمە نەریتێکە کە کادیران و هاوادارانی خۆیان وا پێیان پەروەردە کردووە کە درۆ بکە بەڵام درۆیەکی چۆن کوێرانە بەس فی سەبیلی ئەوەی کە کەسبی شتێ بکەیت ئەم شتە چیە شتێکی حەیوی و شتێکی دونەویە واتە ئینە پلۆپایەکە لە شوێنێک یان لە شوێنێکی دیاریکرا من یەک شتە لە کات فاڵگوکە بەشارەتی یەکەم پێڵێم ئایا ئێوەکو پارتی تووشەرەفتە تعریفتان چییە بۆ مصطلحاتی دیموکرات ئایا دیموکرات بریتێ لەوەی زۆر سپاس بەبوورە کاتەکە تەواو بوو بۆڵە بۆ دیموکراتی بوو دابوو نتوانانی جملەکە تەواوکە لە بەرکەمی کاتەکە کاک بۆکانمان لەگەڵ لە هاولێر کاک بۆکانم کاتت باش و فەرموو ئەم کاتتان باش برا گەورە زۆر سپاس بۆ جەنابەت فەرموو زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ دوو بە ڕێزەی کە دانیشتون لە شاشەی تەلەڤیزیۆنی هێنارتیەوەیان بینم کاکە چی پێویستە کات و باسپارتی بکەی یا باسپارتیوی نەکەی دیان بازێکی تی بکەی ئێمە زیری دوای ئێمە ئەمانە مناڵەکان سەروەردەکەین هەموو کورد هەر کوردە برا گەورە گیان کۆمەڵێک خەڵک پێمان خۆشە بێ کۆمەڵێ ناحەزمان هەیە لە هەموو وڵاتەکانەوە لە هەموو جیانەکانەوە هیچ پێویست ناکا پارتی وای کرد و یەکێتی وای کرد شتەکان باسکن یان باسی سیوێک یان ئەو شتانە هیچ پێویست ناکا برا گەورەی گیان بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باشی بۆکان کاک کەمال کاک خالید ڕخنەشی لە ڕاستی قسەکانی تۆ کرد کە ئەو باسانە بەڕاستی کولانەوەی کۆمەڵێک زامە لە ڕابردووە ئەوەندەی کولانەوەی کۆمەڵێک زامە باسکردن لە شەڕی ناوخۆ و لە کۆمەڵێک شت کە ڕەنگە کاتەکەی تێپەڕی بێ بەقەدەوە هەڵسانگاندنێکی بابەتی نییە بۆ پارتی لە قۆناغی حکومڕانی منیش لەگەڵ ئەو ڕام کە بەڕاستی ئەگەر ئەمانە برینە ئەنی ئەم برینە و ئۆکو کاک فازل خۆشی لە تاوی ساش ساڕژ دەکراوە بەڵام ناکرێت مادام برینە باسی نەکەین خۆ برینەکە لە خۆڕایەت چارەسەر ناکرێت ئێمە بۆیە باسیەکەین بۆی چارەسەری ئەم برینانە بکەین و پاشان ئەگەر خەڵکێک بێ پێوا بێ ئێمە شەڕەنگێز بووینەوە من بۆ خۆم لە کاروانی ئاشیا بووم ڕئیسی ئەو کوتێژ بووم کە ڕۆژنامەی کوردستانی نێمان بردووەتە هەولێرەوانی و خەباتمان هێناوەتە برایەتی خەباتمان هێناوەتە سلێمانی تەوزیعمان کردووە ئێمە مەبەسمانە کە ئەمە نەبێ بەڵام هەتاکو ئێستا بەم عقلێتەوەی کە ئێستا کوردستان بەڕێوە برێ بەم عقلێتەوەی کە تاکو ئێستا هێزی پێشمەگە لەژێر هەیمەنەی حیزبایە هێزێکی نیشتیمانی نییە ئەگەریەوە هەیە جارێکتر دووبارە بێتەوە چونکە هیچ زەمانەتێک نییە بۆ ئەوەی کە ئەم شەڕە ناوخۆی جارێکتر دووبارە نەبێتەوە ئێمە بۆیە باسیەکەین بۆی بڵین ئەوە لە بیرمان نەچوێتەوە ئێش بە دڵمان گەیشتووە لێرای لێتان قوبوڵ ناکەین پێمان باشە ئەم هێزە چەگارێکە هەیە تاکە زەمانەت ئەوەیە کەم هێزە بێ بە هێزێکی نیشتیمانی لەژێر هەیمەنە و
ئیداری حیزب بێتە دەروانێ و وڵاتیش موسساتی وا دروستە بێن ئەگەر فازل بەشارتی قسە لەسەرواکە کە کاک مەسعود یەکەم کەس بووە قسە لەسەر موسسات کردو و دروستکردنی هێزی کردووە ئەبێ لە پێش هەموو شتێک و دەست بەوە بەرین کە هێزی پێشمەرگە کە یەکێکە هێزی پێشمەرگە بەشێکە لەم پێکاتە نیشتیمانی کە ناکرێت لایەنێکی سیاسی ینی پێ وایە قسە هەیە بەبێ کردار بەشێکی زۆری ئەمەیە بەشێکی زۆری ئەمەیە مەسەر من نمونێکتر بۆێنەوە لەوەی کە هەچەنە باز مێژوەکی ناتوانین باسی نەکەین بەڕاستی ئێمە ئەگەر بازەوە بکەین کە ژێرخانی ئابووری ئەبێ برادرە بازەوەکە بێ ژێرخانی ئابووری بازکەین باز لە شەفافێتکەین باز برین نەکوینۆنێ بەڵام کاکە گیان ئێستا پەرلەمان ئەو ئەندامە برادرە ئەدانی پەرلەمانە ئاگاداری تەفاسیلی ئەو پرۆتۆکۆلانەیە کە کراوە لەسەرنەوە ئاگادار نییە کەسی کەش ئاگادار نیە کۆمەڵی خەڵکی کەم ئاگادار ئەی باشە من چۆن بوونی و ئابووری وڵاتێک دروستکەم بە ناشەفافێت بە شکلێکی نامۆکە کەسانی معنی کە پەرلەمانن پەرلەمانتارەکان ئاگیان لەم قەزیە دەبێ کەواتە ئێمە ناکرێت باز لە پارتەکان نەکەین ئەوانەی کە حکومڕانن ئەوانی دەسەڵاتیان نسەوە ئەوانەی ساحب قەرارن ئەمە مانای ڕەتکردنەوە و دیلیتکردنی نە پارتی دموکراتی کوردستانە نە خەبات و تێکۆشانەکەیتی نە ڕەشکردنەوەی مێژوەکەیتی بەڵێ زۆر سپاس دوایین دوو پەیوەندیمان لەگەڵایە کاک ڕەزا لە کۆیە کاک ڕەزام کاتت باش و فەرموو هەموو کاتێکت باش هەموو کاتێکت باش خێراتن بیانە بەرەزەی دەکەم زۆر سپاس یەک نەکات بەشارەتی پێم نەبڕە قسە و شتیوان ناکەم بەس پێم مەبڕە بەڵە فەرموو بە مەرجە قسەکانت نەچێت دەخانیت تەشهیرەوە پێت نابڕم فەرموو بەشارەتی بە کوشتنی خەرش بەدەستکەوت دەزانێت ینی کوشتیەکیا بەدەستکەوت دەزانێت ئایا کوشتنی سەدەش عوسمانیش بەدەستکەوت دەزانێت زۆر سپاس زۆر سپاس کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە سلێمانی کاک عەبدوڵڵام کاتت باش ئەم کاتت باش و فەرموو کاک عەبدوڵڵا ئەم کاتان باش زۆر سپاس وەڵام من لەگەڕێزمەوە برادەرە قسەی خراپ ناکەم ئینشاءڵڵا ئێمەش بنا بە تەشیرکەین بەس منەوە ناڵە مەڵام ئەو ئەگەر پارتی بە پیرۆز ئەزانێ ئێمەش کەسی خۆمە پیرۆزن ئەو کاکەمالێکە لە باڵتایە ئەگە تۆ بەزانێ پیرۆزانێ من ئەو کاکەمالە بە هەردوو چاوی خۆمەزانم و زۆر زۆر بە پیرۆز دەزانم ئەبێ کە ئێمە ئەوان بە پیرۆز ئەزانین و حەز ناکەن خوان ئەوان بە پیرۆز ئەزانن و حەزەکەن کە تەشیران دەکات ئەوانیش وا بن بۆ ئێمە ئەنجا خەڵکی کوردستانی جوانە بەجێر نەزانن خەڵک ئەزانێ ئەوان خەریکی چین و هەردوو پارە سەڵاتدارەکە بە تایبەتی پارتی ئەمڕۆ هەموو جومەکان دەساتی بەدەستێ و هیچیشی بۆ کورد نەکردە من پێم خۆش نییە دەوڵەتی کوردی ئەسڵ ببێت هیوادارم قەت نەبێت چونکە ئێستا کە دەوڵەتی کوردی نییە ئاواکەن لە ترسی دەوروبەرمانی کۆمەڵەشتێ ناکەن ئەو خەر دەوڵەتی کوردیە بێت لە دەوروبەرمان لەوانەیە کەسێک نێبڵە بۆ ئاکەن لەبەرەوە من بۆ برادەرە ئەڵم هیوادارم وەکو کەسەکانی خۆیان ناپیرۆزە بنەماڵەی بەردەنا لە پیرۆزان ئەوانش بۆ ئێمەوە بن ئێمە من کاکەمال ئەحمەد میرە ئەو کۆمەڵە کەسانی کە دەنگیان هەیە زۆر زۆر لەوکانیان بە پیرۆزی دەزانن ئەوان ئێمە ئەوانی خۆیان بە پیرۆز دانین ئێمەشی خۆیان لە پیرۆز دانین دەستان خۆش بێت بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک فازل هەندێک لەو برادرانە باسییان کرد لە تەلەفۆنەکان و دوو هاوڕۆژمان بە ئیمێل پەیوەندیان کردووە هاوڕێک بە ناوی شەرمین جەمال و هاوڕێکی تریش بە ناوی کاژا و ئیمێلی کردو کە تقریبن پرسیارەکانیان هاوشەوەیە من لەبەرکەبوونی کات ناتوانم هەرچیان بخوێنەوە بەڵام ئەبم شێوەیە سیاغێکەکەمە ئەوش ئەوەیە کە پارتی لە ماوەی حکومڕانیە بۆ بە کەرەسەی خۆدەوڵەمەندکردن لە ڕێگەی دەست بە سەراگردنی داهاتی نەوت و بازرگانی و لە ڕێگەی بەشداریکردن و شەراکەتکردن لەگەڵ کۆمپانیەکانەوە ئەو کۆمپانیانەی کە کارەکەن بە شێوەیەک لە شێوەکان پارتی دەستی تایەتی وەڵامی بەڕێزت چی وڵاژە پێم وانە نەک لە کوردستان لە هیچ کوێیەکی دنیا بیر و ڕای خەڵک بە عام یەک بخرێت لەسەر یەک جۆرە سیاسەتیان لەسەر حرەکاتیان لەسەر شێوەیەکی حکومڕانێت ئەو بۆ چوونی وایە منیش بۆ چوونێکی ترم هەیە من ئەڵێم پارتی بوو بە سەبەبی دانانی بەردی بناغی ئابوووریەکی بتە و بۆ 1000 ساڵی تری میلەتی کورد نەک بە بۆ چوونی من ئەمە واقعەکە کە بە فعلی دەرکەوتووە دوو من حەزەکەم لەو بەڕێزە و لەسەر جەم خەڵکی کوردستان بپرسم وەکو لەو چەند شەوی پێشوو لە بەڕێزێکی هاوکاری خۆمەدامی پارلەمانم پرسی ئەو خەڵکەی کە ئیمڕۆ بەو ئەوەندە بەخستی نەقد لەسەر مەسلەی سیاسەتی نەوت و سامانی نەوت دەگرن پێشنیاریان چیە بوو بۆ ئەوەی کە ئەم سامانە بەدەست بێنین هیچ نەبوو و ئەو کەسەی کەوا بوو بە سەبەبی دەرهێنانی نەوت کە ئیمڕۆ بوو بە گەورەترین سەرمایە بۆ خەڵکی کوردستان بۆ باز لەمە ناکرێت کە کوردستان لە ڕابردوو
جینۆسایی کراین کەس بەدەنگمانەوە نەهات بەڵام ئەمڕۆ هەموو دەوڵەتە زلێزەکانی دنیا ئامادەن دێن مەساڵحی ئابووری خۆیان لەگەڵ ئێمە ئەکەن بە هاوبەش بۆچی باسی ئەم دەستکەوتە مەزنە ناکرێ کە بۆ کورد بەدەساتەوە کاکە بۆیە بەڕاستیەکەی هەندێک خەڵک یان لە ڕووی عاتفەی سیاسی و قسەکەیان لە ڕووی نەزانیەوە قسە دەکات لەبەر ئەوەی من داوای لێبوور نەکەم چونکە بە تاکید من ئەڵێم هەڵە هەیە لە کاری سیاسی ئەمڕۆی ئێمە و ئەوەی کیش کاکەمال ئەڵێ ناشەفافی شەیە بەڵام دەستکەوتەکان و ئیرادەی زیاتر بۆ بەرجەستەکردنی دەستکەوتی زیاتر و کەشفکردنی هەموو داهاتی ئەوەی کە خەڵک بەون بووی ئەزانێ هیچی ون نییە هەر هەمووی ئەو ئیرادانە زۆر لەوە گەورەترەکەەوە بە سەدان و دەیان مقالەی لەسەر ئەکرێت و باسی لێکرێ هەچەند زۆر بەداخەوە من بە حقیقەت ئەڵێم ئیتیجای باسەکە گۆڕدرا بەرار بوو باز گۆڕاوە دیموکراتی کوردستان لە زۆر سپاس فەرموو کاکەمال ئەگەر من پێم وایە سەبارەت بەوەی کە فازیل باسی لە نۆتی کوردستان کرد ئەوانەی کە ڕەیان چییە پێشنیاریان چییە بەڕاستی نۆتەکەی کوردستان لە بەرمیلێکی کوون و تەنەکەیکی ڕزیوان نییە ئەگەر کەس پێشنیارینە و بەپەلە پارتی وای لێ بکات ئەمە سەروەتێکی نیشتیبانیایی هەموومانە هی ئەجیالەکانی دوای خۆشمانە لەبەرەوە بە هەدەردانی یا بەشقێکی ناشەفاف مامەڵە پێوەکردنی دەستبردنە بۆ مقدساتی خەڵک ئەوە شتێکی ترە من گلەی میژۆکە و گلێم هەیە لەوەی کە لایەنەکانی کە بۆ قسە ناکەن لایەنەکانی کە بۆ پێشنیار بەڵام مادام مانای ئەوە نیە مادام ئەوان قسە ناکەن پارتی دەستکرابی لەوەی کە چۆن هەیە ئەوە ئەم نۆتای خەشکە جەنابەت یەکێکی لە خەڵکە ڕۆشنبیرەکانی ئەم وڵات ئەگەر هی حکومەت بەردەوام لەگەڵ معلومات و لەگەڵ ڕۆژنامە و لەگەڵ سەحافە و بۆ خۆی شتێکێکی لەوانە کار دەکەیت و هەڵسوکەوت دەکەی ئەمڕۆ یعنی پێم سەیرە ئەمە یەکێکە لە بەڵگەنامە نهێنیەکانی ناوخۆی ئەمریکا کەوا باز لە دیموکراتیت بوونی ئێمە و هەڵبژاردنەکانی ئێمە دەکرێت یان باز لە دەستکەوت و داهاتەکانی ئێمە ئەکرێ ئێمە ئەمڕۆ حکوومەتمان هەیە یعنی پێم سەیرە تۆ دەوری حکوومەت ون ئەەکەی دەی ئەڵەی پارتی بەڵام لێرە ئەم باسانە لە چی وەستە چاوە ئەگرێ لە ڕۆڵی پارتی لە گەورەی پارتی لە کارایی پارتی لە دەستکەوتەکانی پارتی بۆ ئەم هەرێمە یعنی پێم سەیرە لە جیاتی دەستخۆشیە خەڵک دێ تۆهمە دەبەخشێتەوە پارتی بۆەوە خۆشی لەواکەم کە نۆتی کوردستان بە شکڵێکی شەفاف دەربێنرێ و پارەکەی دیار بێ پەرلەمانی کوردستان لێ ئاگادار بێ بەڵام 100 جار نیگەرانم بەرامبەر بۆی کە هەر پارتیە هەچ حیزبێکە هەچ لانێکترە نەوتەکە بە شکڵێکی ناشەفاف بەو شێوەیە کە ئیسای بینی بە تەنکرە ڕوا کەس نازانێ بۆ کوێچێ کەس نازانێ پارەی توخوا کاک فازل تۆ ئەندام پەرلەمان نەزانێ پارەکەی چەندە من ساحە بکەن قسەتانەیە لەسەر چیوێکی ئاب قسەتانەیە لەسەر شەڕی ناوخۆ قسەتانەیە لەسەر دەستکەوتی سامانە سروشتەکان بە یەک ئیتیجا قسەتانەیە لەسەر هەڵوێستی سەرۆکی هەرێم بەرامبەر ئەو لەشکرەی کە بە مەعامەرەیەکی ئیقلیمی هات هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژئاوا داببڕێ یعنی بەڕاستیەکەی سەیرە جەنابەت بۆ برات جەنابەت وەکو نووسەرێک چەند مقالەت هەیە لەسەر 80 ساڵی ڕابردووی نەود لە عێراقا کە کوردی پێ قەتڵ عام کراوە بەڵام چەند نووسینی تەیە لەسەر دەستکەوتی نەوت کە بۆ هەرێمی کوردستان گەڕاوەتەوە باشە کاک فازیان تۆ محکەمەی من بۆ ئەوکەی محکەمەی من بۆ بۆ چەند مقالە لەسەر ئەو نووسی و چەند مقالە بەڵام بەپرسیارەتەوە باشە بەرپرسیارە من بەرپرسیاریم بەرامبەر بەوەی کە لە ئەزمەی کێشەی من خۆم سەرۆکی هەرێمەم بیری سەرۆکی ئەم بیرین یەکی لە پرسیارەکانم کە ئاراستەم کرد وتم کاک مەسعود ئەم کێشەیە هیچ بڵێن و وعدێکمان پێدراوە لەسەر ئەوەی کە ئێمە تەسعیدمان کرد وتی نەوەڵە وتم ئەی کاک مەسعود ئەم هینە چۆن وا دروست بوو وتی ئەمە حەقی خۆمانە بێ بەکاری بێنین ئێمە 100 جار لەگەڵ حەقاین کە ممارەسەیکەین ئەو حەقی خۆمان ئینکەین بەڵام دیارە من لەوانی گەرانم کە ئەم حەقەک و هەڕەشە نابێ بەکار بێ ئەم حەقا بێ بگرێتەوە بۆ پەرلەمان ئەو قەرارە بات ئەم حەقا بگرێتەوە دیراسە بکرێت قسەکە لەسەر ئەوەیە کەمال جەنابەت خوا من یەک سوال داوای لێبوردن لە کاکونێ دەکەم ئیرادەی ئێستای کورد گەشەکردنی سیاسەتی کورد هەڵوێستەکانی کورد و سەرۆکی هەرێم چۆن نەبینی تۆ پرسە لە منەکەی وڵی جای بۆ داوای لێبوردنم لە وەڵام من نیگەرانم لە وەزعەتی کە ئیسا پارتی دیموکراتی کوردستانی تێتایە و نیگەرانم لەوەی کە خەمی پارتی خۆیان خەمی پارتی بەشەکە لە کورد خۆ پارتی غێرە کوردیە نیگەرانم لەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی بەشێکە لەوەی کە لە ڕێگرە لەوەی کە ئەم دووداری یەک بگرێتەوە بە هەمان شێوە هاوتاکەی کە یەکێتی نیشتمانی کوردستانە بەشێکە لەوەی کە نایهێڵن ئەم وڵاتە ئێمە خۆکمە حەقی لانی سیاسیمانی ئێمە وەکو خەڵک داواکەین شەفاف بێت یەکگرتوو بێ هێزی پێشمەرگە سەربەخۆ بێ هێزێکی نیشتیمانیمان هەبێت و بڕیارەکان لە ڕگای پەرلەمانەوە بێ پەرلەمان مەرجع بێت تۆ پارتیت پێ مەرجعە
بارزانانی پێمەرجع سەر چاوم و سەرسرم ئێمە گلەیمان لەوە نییە بەڵام کۆی ئەم خەڵکە مەرجنی ئەم وەکوتو بیرکاتەوە ئێمە پەرم دەنگمان بە پەرلەمانێکەوە بە هەموو ڕەنگەکانی و بە هەموو دەنگکانی و ئێمە داواکانی کە پەرلەمان لە مەرجە سەدا خەڵکی کوردستان وەکو من بیری کردوەوە کاکەمال لە سەدا هەفتاد خوا لە هەڵگیرساندنی شۆڕش لە دەنگان بە سەرۆکی هەرێم لە 2009 زۆر داوای لەبوو دەکەم کاتی بەرنامەکەمان تەواو خۆشەویستانم ئازیزانم ئەوەی کە گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە پارتی دموکراتی کوردستان دوای 66 ساڵ لە دامەزراندن بە ئومێدی ئەوەی بابەتێکی سوودبەخش و سەرنجڕاکێش بێت بۆ ئێوەی بەڕێز بە میوانداری هەندێک لە بەڕێزان فازڵ بەشارەتی ئەندامی پەرلەمانی کوردستان و بەرزکەمان ڕەئوف سەنووسنی ڕۆژنامەی هاوڵاتی سوپاس بۆ ئێوە تا ئەم کاتە بینەری پرۆگرامەکەمان بوون سوپاس بۆ میوانانی بەڕێزیش کە زۆر سوپاس کاکەمال سوپاس بۆ ئێوە